لەبەرەوە جیاوازی نییە ئەم گرتمونەیەکی گشتگیرە هیچ لایەنێک هیچ گروپێکی سیاسی لە پشتیوە نییە تەنها ئامانجمان خزمەتکردنی شارەکەیە ڕاستیەکەی نەڕێوبانمان هەیە لە کەلار هەتا سلێمانی ڕێگەی مەرگن وا پێ نە کارەبامان هەیە نە ئاومان ئاوەکەمان گەنیە سەرەتان یاکەوە داواکاریەکانمان دوو خاڵی بچکۆلانەیە گەر حکوومەت جێبەجێی کە دابینکردنی کارەبای بەردەوام دابینکردنی ئاوی پاک بیانووی قەیرانی دارایی کە ئێمە پارە نییە بۆی گرفتەکان چارەسەر ناکرێ دڵنیابن دەسڵا دارانی هەرێمی کوردستان خەڵکەکە تێگا کە قەیرانی دارایی نییە پارە هەیە ئەم خەڵکە بە بەرەوچاوی غازە ڕوا نەوتە ڕوا و لەگەڵیشیە خەڵکە فەقیر هۆژارەکە ڕۆژ لە ڕۆژ بێ گرفتیەکەی زیادەکە ئەوەکانیش بەهای ملیارە دۆلارەکان و بیناکان و باڵەخانەکانیان هەتا بێ بە ئاسمان ئاڕوە ئێمە هەموو ئەمانە ئەو لایەنانەی کە لایەنی پەیوەندیدارن لەسەر ئاستی وەزارەت گەیاندومانەتە هەموو وەزارەتەکان و ئینشاڵڵا بە هیوان ئەم ساڵ هەوڵی جێبەجێکردنیان بدەین داواکاری کرد لە داواکاری گشتی و هەموو یاساناسەکان پشتگیری داخوازی دەربەنیخانەکان بکەن زای دەربەنیخان ڕاستیەکەی نەڕێوبانمان هەیە لە کەلار هەتا سلێمانی ڕێگەی مەرگن وا پێ نە کارەبامان هەیە نە ئاومان ئاوەکەمان گەنیە سەرەتان یاکەوە بڕۆ لە هەموو شوێنەکان لە هەموو دووتەکان بزیار کە سەرەتان دەربەنیخانە وا پێ ئێمە داوای ئەوەکەین حکوومەت کارەباکە ئەفرۆشێ و مووسڵ و بەغا و پارگەری باخڵی خۆیان بەڵامەکو کارەبای دەربەنیخان سەدی ها لە پاڵیا یەک ساعت کارەبامان هەیە شەو ڕۆژی هەموو مۆریدەیە ماڵێ ڕێژ 6 کارەبای وەتێ تۆ هی مۆریدە وڵا حکوومەت خەڵک ڕاستی بێخیرەتە بۆی خەڵک بۆ حکوومەت گوێر ناگرێت هێنا بۆچی گوێر ناگرێت داواکاریەکانمان دوو خاڵی بچکۆلانەیە گەر حکوومەت جێبەجێی کە دابینکردنی کارەبای بەردەوام دابینکردنی ئاوی پاک دەربەنیخان وەکو شارێکە خۆی سەرچاوەیەکی باشی ئاوی هەیە و سەرچاوی بەرهەمێنانی کارەبایە هەیە مافی ئەوەی هەیە لەو دوو شتە هەر بە گۆرەی یاساش لەو دوو شتە بێبەری نەبێت زیادی دەربن ئەوش بە شێوەی مانگرتنی بەردەوام هەتا ئەو سادەی کە دەسەڵات یە بەدەنگیانەوە دیاڵێ ئێمە لە حکومڕانی خۆیەوە لە دوای ساڵی 1995 یەکەم خۆپیشاندانی شاری دەربەنیخان دەست پێیەکە لەسەرەوەی کە دەربەنیخان ماتۆڕێکی ئاوی ئەوێ ئەیبەن بۆ شوێنێکی تر ئیتر لێ ئێمە کێشەمان دەست پێیەکە هەتا کوێساکە کێشەکان یەک لەسەر یەک کەڵەکە بن لەگەڵی شار دانیشتوانی شاری دەربەنیخان هەتا ئێستا لە ڕێگەی گرتبوونەوەکانیانەوە لە ڕێگەی ناڕەزایەتەکانیانەوە لە ڕێگەی داواکاریەکانیانەوە لە ڕێگەی بینینی لایانی پەیوەندیدارە داوای چارەسەرکردنی ئەم گرفتانەیەکە کە تا کوێساکە چارەسەر نەکراوە ئەلبەتە ئێمە ئەو گرفتانە گرفتی ڕێگایە گرفتی تەندروستیە گرفتی ئاوە گرفتی کارەبایە و لەگەڵ یا چەندین گرفتی تریشمانەیە گرفتی ڕێگاوبانمان هەیە خێزانەکانمان کەس و کارمانە بنە قوربانی بەوەی ئەم گرفتانەی کە هەمانە لە دوای ساڵی 2014 بە دواوە هەتاکو ئێساکە ئێمە بەدایمی لە هەموو ساڵێکاگیر چەند جارێک هاتوونەتە شەقام داوای چارەسەرکردنی ئەم گرفتانەمان کردو چارەسەر نەکراوە بیانووی قەیرانی دارایی کە ئێمە پارە نییە بۆی گرفتەکان چارەسەر ناکرێ دڵنیابن دەسڵا دارانی هەرێمی کوردستان خەڵکەکە تێگا کە قەیرانی دارایی نییە پارە هەیە ئەم خەڵکە بە بەرەوچاوی غازە ڕوا نەوتە ڕوا و لەگەڵیشیە خەڵکە فەقیر هۆژارەکە ڕۆژ لە ڕۆژ بێ گرفتیەکەی زیادەکە ئەوەکانیش بەهای ملیارە دۆلارەکان و بیناکان و باڵەخانەکانیان هەتا بێ بە ئاسمان ئاڕوە دوور لە مۆزوعی دەمالگیری حیزبی فکری دیارە ئێمەش هەر وەکو تەواوی قەزاکانی تری سنووری پارێزگای سلێمانی و هەموو کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی دیارە کەم و کورتیمان هەیە لەسەر پێدانی کارەبای پێوی لەسەر ئاوی خواردنەوە لەسەر ڕێکاوبان ئێمە هەموو ئەم پێداویستیانەمان هەمووی گەیاندۆتە شوێنی خۆی ئێمە شوێنی خۆی ئەوەیە کە ئێمە هەموو ئەمانە ئەو لایەنانەی کە لایەنی پەیوەندیدارن لەسەر ئاستی وەزارەت گەیاندومانەتە هەموو وەزارەتەکان و ئینشاڵڵا بە هیوان ئەم ساڵ هەوڵی جێبەجێکردنیان بدەین من دیارە ڕاستەکەی لە ساڵی 2007ەوە کەرتی تەندروستی بەتەواوی بەهۆی کارەساتی سروشتی بوومە لە زۆر زیانی زیاتر بەرکەوتووە لەم قەزایە بەڵام خۆتەزانی من لە دەستباکاربوونی یەک ساڵی مندا ئێستا من تەواوی کۆی کێشەکانی تەندروستی دەربەندیخان بە تایبەتی هۆڵی نەشنگەری گەیاندۆتە وەزارەتی تەندروستی و لە چەند ڕۆژی داهاتوودا ئینشاڵڵا ئارەسەی وەزارەتی دارایی دەکرێت و بە هیوان لە ئایندەیەکی نزیکدا بخێنە بواری جێبەجێکردنەوە ئێمە نووسراو تەنها ئەوە نییە کە نووسراو ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بەڵکو ئێمە خۆمان بەڕەسمی مەیدانی بە دوچوونی بۆکەین و خۆم شخصی بە دوای دادەڕۆم. بۆ پرۆژە ئینشاڵڵا بە هیوان.
ئومێ دەکەین ئینشاءڵڵا دڵنیا بە هیواشی بەڕێنەکانیان نەبردۆدە سەر بەڵام ئێمە بێدەنگ نەبووین و نابین بەردەوام دەبین تا چارەسەری پێویست بە دیتێ